ئەمڕۆ هاتوین بۆ شاتوو لێکردنەوە. شاتووی سوودێکی زۆری هەیە. شاتووەکەی شاتووی سروشتی خۆمانەی قەدیمە. لە قەدیمەوانێ ئێمە خەریکی ئەمە بووین، کردومانە، دروستمان کردووە. ئیتر ئەمڕۆ ئیشەڵڵا لێ ئەیکەینەوانێ، بەس زەحمەتێکی زۆریشی هەیە بۆ هەموو کەسێک ناتوانێت لێ کاتەوە لەبەرەوەی هەموو گیانی سوورە بێ و شتێکی خۆش و سروشتیە. ئەم شاتە سێ نوعی هەیە. ئەم شاتووە نوعێکیانەیە ئەکرێ بە دۆشاو. ئەم نوعە سوودی زۆرترە لە ئەوانی تر. ئەمە باشترین شاتووە. شاتوو یعنی ناوی خۆی بە شاتووەوەیە. ئەم شاتووە ئەتوانی توو هەیە، لە تووزیکەی عیب نەبێ ئەم تووزەیەکەی بەسەر تووەکەیە ئەتوانی ئەو کاتەی سوودی لێ وەرگری. بەس ئێمەش وەکو گوندەکە ئیتر هەر کەس بۆ خۆی کە بووی ئەچێ لێ کاتەوانێ و ئیتر هەڵیەگرێ بۆ جستان و بۆڵ یەگرەی کا بە دۆشاو و ئەمڕۆ ئێمە شاتوونی ئیشەڵڵا لێیەکەین بە دۆشاو و پیشانتان دەین. ئیترەوە شاتۆکەمان هێناوە ئاگری بۆ یەکەینەوانێ ئەی کوڵێنێ. ئیترەوە ئاگرەکەمان کردەوە، ئیتر شاتۆکەی تێیەکەین، چەنە شاتوو بێ ئەوە نەشی ئاو تێیەکەین. مەیدی گیان بڕۆ کەوگیرەکەم بۆ بێت باتی تێکەین. ئێبێنەوە ئاوەکەش؟ نە ئاش کەوگیرەکەم بەرێ دێ ئاقبێنە دی نە گرتنی نایە ئیتر جامەیدی ئاوەکەشم بەرێ دەی بە قوربان. ئەوە نەشی ئاوە تێیەکەی تەوا. ئیترەوە نە شەکرێوێ و نە هیچ شێوێ و ئیترەکەین بە مرەبا و بە دڵشاویش زابێت تێکی هەڵی هەتاوەکو تۆزێ خەز دەبێتەوە جوان. مەیدیگیام تۆ پێکەوە دۆشاوی تووەکەین بۆی فێر ببی کە گەورە بووی بیرن نەچێتەوە. جامە وەکو خۆمانی دیەکە ئاوایکەین بە دۆشا و بۆ نەخۆشی بەکارێنین و بۆ هەموو شتێک سوودی زۆرە بۆ هەموو شتێک بۆ نەخۆشی. کەسێکم خوێن بێتوانێ ئەمە بخوا، خوێنی باشە بێ، جا بۆ کۆکە بۆ ئەمانە باشە، سوودی زۆرە. مەش دۆشاوەکەیەتی کوڵان دوومانە جای کوڵێنی نەیکەین بە مرەبا، ئیتر هەڵیەگرین ئاوا، ئیتر حەزەکەی ئاوا هەرە خورێ بە هەموو نوعەگە خورێم دۆشاوە. ئەمە ئیترم جا ئەمە ئەبێ نەرمە بێت تۆزێ ئاو پێ شەش قوڵبەیە دوایە هێنەی پاڵێوی کە پاڵاوتر هێنەیەکەی خێ سەر ئاگر بۆی بکوڵێ تۆزێ خەز بێتەوە بۆی خراپ نەبێ. جا خۆی لەوە شاخۆشە بە ئاگر بیکەیت، وەک بە غازێکەی بە ئاگرەکە خۆشترە، ئەرکی زیاترە بەس خۆشترە. جاکە کوڵان و مەوای پاڵێوم دوایی سەر ئاگرێنێمەوە تا خەزە بێتەوە. ئیتر کە خەز بۆوانێ ئەیکەمە شوشە و هەڵیەگرێم حەزەکەی تا 4 ساڵ هەڵیگرە هیچی لێ نایە، بەس بە شەرتێکە بێت جوان بیکوڵێنی، جوان نەیکوڵێنی هی نەبێ خراپە بێ ترشێ. ئاوای لێ یەکەم و هەڵیەگرێ جاوە سوودی زۆرە. ئیترەوە تەواو بوو دۆشاوەکەمان، ئەوە بێ بیکەینە شوشەوە چونکە شوشە باشترە لە هەموو شتێک. ئەوەش دۆشاوەکەی ئەبێ ئاو بە خەستی هەڵیگری.